بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 139. ئایا تۆ ئامادەی؟ دەستەواژەی گونجاو لە لیستەکە هەڵبژێرە. پرسیاری ژمارە 1 ژمارەی ئەو جارانەیە کە پێدراوەکانی تێدا دووبارە دەبێتەوە. ڕەنگە دووبارە بوونەوە بی و وێنەیەکی ڕوونکردنەوەیە کە بەهۆی ئەستوونەکانەوە پێدراوەکان دەنوێنن. ڕەنگە ئەوە بی و دوو ژمارە ئەگەر هەمان بەهایان هەبی هاوتانە. شیکاری ئەم ڕاهێنانەی خوارەوە ئەنجام بدا بۆ پێداچوونەوەی ئەو کارامەیانەی لەم بەشەدا پێویستە. پرسیاری ژمارە 4 سێ کەرتی هاوتا بۆ هەر یەک لەوانە بنووسە. ئاسانترین ڕێ لۆ نووسینی کەرتی هاوتا ئەوەیە کە ئەمن ئەو ژمارەی بینم و لێکی بدەم لەگەڵ داواتە 40 لە 160 یان 400 1600. ئەگەر بتەوێ مامۆستایەکە تووڕەکەی هەر ئەوها سفرەك لەسەرێ سفرەك لە خوارێ زیادکە. بەڵام بێگومان ڕێی دیشکەلەک زۆرە. یەک لەوانە هەر هیچ نەبی ژمارەکان دابەشی دووی دەکەم یەکسان دەبی بە 2 لە 8 دیسان کەرتەکی هاوتایە. دیسان دابەشی دووی دەکەم یەکسانە لە 1 لە 4 دیسان کەرتی هاوتایە. یان ژمارەکان لێک دەدەم بۆ وێنە لەگەڵ 2 4 جاران 2 8 لە 32 یان لێکی دەدەم لەگەڵ 5 بە کەیفی خۆم چم بووە لێکی دەدەم. بەڵام ڕەنگە دابەشکردن بە کەیفی خۆم نەبی چونکە ئەو کات ناچارم سەرە و ژێرە دابەشی هەمان ژمارەی بکەم بۆ وێنە ئێستا ناتوانم دابەشی 5 بکەم چونکە دابەش ناکرێ. کاتە کەرتی هاوتە زۆر ئاسانە. لێرە شەروە 50 لە 8 تا یان 500 لە 800 یان 5000 لە 8000 یان ئەوەیە کە کەرتەکان لێک دەدەم لەگەڵ دووی بۆ وێنە یەکسان دەبی بە 10 لە 16 یان لێک دەدەم لەگەڵ 3 یەکسان دەبی بە 15 لە 24 و هەتا دوایی. لێرە شەروە دابەشی دووی دەکەم ڕەنگە ئاسانتر بی 8 لە 6 دیسان دابەشی دووی 4 لە 3 جارانی 10 160 لە 120 و هەتا دوایی. ئێستا لێرەش دابەشی 5 دەکەم 1 لە 2 لێکی دەدەم لەگەڵ 5 25 لە 50 و هەتا دوایی. لێکی دەدەم لێکدان لەگەڵ 10 و لەگەڵ 100 و لەگەڵ 1000 و هەر سفری زیاد بکەم لەسەرێ لە خوارێ. نووسینی کەرتەکان بە شێوەی ژمارەی 10 هەر یەکە لەو کەرتانە بە شێوەی ژمارەی 10 بنووسە. 3 لە 10 واتە 3 لە 10 کو دەیخینمەوە ئەوها دەینووسم. 17 لە 100 واتە 17 لە 100. 13 لە 200 واتە 6.5 لە 100. لێرە چ بکەم باشە؟ ئەگەر لە هەزاری بینووسم واتە سەرە و ژێرەی لێک بدەم لەگەڵ 5 ژێرە دەبیتە 1000 سەرەش یەکسانە بە 3 جاران 5 15 5 جاران 1 5 یەکیش 6 65 لە 1000 ئەوها دەنووسرێ 65 لە 1000. ئەوها دەنووسرێ. ژێرەکەم نەم دەتوانی بکەمە 100 چونکە سەرەکەی دەبووە سەرەی کەرتەکە دەبووە ئەویش دەبووە ژمارەی دەی ناتوانم. ئێستا نووسینی ژمارەی دەی بە شێوەی کەرت هەر یەکە لەو ژمارانە بە شێوەی کەرت و بە سادەترین شێوەش بنووسە. 0 و 5 واتە 5 لە 10 سادەترین شێوەشی 1 لە 2 چونکە کۆڵکەی هاوبەش هەیە.
35% کورتی کەمەوە دابەشی 5 کەم یەکسان دەبی بە 7/20. لێرەش 8% کورتکردنەوە 4/50 دیسان کورتکردنەوە 2/25. سادەترین شێوە ئێرەیە. ئەو ژمارە 832/1000 چونکە 1 خانە 2 خانە 3 خانە 3 خانە بوو 1000 2 بوو 100 1 بوو 10. ئەوجە پاشان ئێستا دەبی دابەشی 2 کەم سەرۆ ژێرە چونکە کۆڵکەچی هاوبەش هەیە ئەویش 2 ڕەنگە لە 2 زیاتر هەبی بەڵام جارێ بە ئەمن دابەشی 2 کەم سەرە دەبیتە 416 ژێرەش 500 دیسان دابەشی 2 سەرەی کەرتەکە یەکسان دەبی بە 208 ژێرەش 250 دیسان دابەشی 2 سەرەی کەرتە یەکسان دەبی بە 104 ژێرە یەکسان دەبی بە 125. ئەو جواب زانم ئێستا دەبی ڕاوەستم ڕەنگە هیچیت کە هاوبەش نەبی ڕەنگە هەشبی من نەزانم 5 نابی 2 نابی 4 نابی 3 ناکرێ 7 12 دابەش 7 یەکسانە بە 1 و 4 دەمینێتەوە 45 دابەش 7 نابی کاتە نەبوو 14 125 دابەش 4 دابەش وابزانم دەبی ئەوەن دەبی ڕەنگە دابەشی 13 بکرێ دابەشی 13 ناکرێ تەواو ئیدی. سادەترین شێوەیە هیوادارم ئەگەر نابنووسن لە کۆمنت وەڵامە ڕاستەکە. ئێستا بێمە لای بەراوردکردنی ژمارەکان ئەو هێمایی دانێ گچکەترە لە گەورەترە یان یەکسانە بە لێرە زۆر ئاسانە چاری بەراورد دەکەم لەگەڵ 3 4 گەورەترە یەکسەر دەزانم ئەو ژمارەی لای ڕاست گچکەترە لە ژمارەی لای چەپ. لێرەش 25% یەکسانن لێرە 3/5 واتە 0.6 گچکەترە لە 0.7 لێرە نیوم هەیە 23/50 گچکەترە لە نیو 100 چونکە نیوەی 50 ئێرەش 23 کەواتە بەڵام ئەگەر بمەوێ بە باشی دەتوانم ئەو 5 دابەشی دەیکەم پاشان جارانی 5 بکەم هەتا ژێرەکەی ببیتە 50 یەکسان دەبی بە 25/50 ئەوەش 23/50 کەواتە 25/50 گەورەترە لە 23/50. ئەگەر نا یەکسەریش دەزانم بە تەمەشاکردن کەواتە ئەو لای ڕاست گەورەترە. ئەو ژمارانە لە گچکەوە لۆ گەورە ڕیسکە ژمارەکانی کە چاریان لەگەڵا ئەوە 4 بەیەکەوە تاوتوێ دەکەم ئەوانی 5یان لە 500 بێگومان گەورەترن کەواتە چونکە لە گچکەوە ئەو سێیانە کامە لە هەمویان گچکەترە ئەو سێ ژمارە 426 یان 52 یان 67 426 لە هەمویان گچکەترە پاشان 452 لەوی تۆزە گەورەترە ئەوجا 467 لەوان گەورەترە. ئێستا ئەو 500دانش بەیەکەوە بەراورد دەکەم 502 لە هەمویان گچکەترە ئەوجە پاشی ئەو 512 لە هەمویان گەورەتر 530 کەواتە ژمارەکان سۆرەکە زەردەکە کەسکەکە شینەکە مۆرەکە و ڕەشەکە لە هەمویان گەورەترە. لێرەش ئەو ژمارانە هەمویان هەفتی تەواون کەواتە ئەمن تەنیا بەراوردەکە لە چێن دەردەکەم 1 لەگەڵ 6 لەگەڵ 2 8 0 و 8 سفرەکە لە هەمویان گچکەترە کەواتە ئەو ژمارە لە هەمویان گچکەترە پاشی ئەو ژمارە گچکەیە
پاش ئەو ژمارەی 23 ئەوجا 765 781 788 لە هەمویان گەورەترە. سۆرەکە زەردەکە کەسکەکە شینەکە مۆرەکە ڕەشەکە. خوێندنەوەی خشتەکان پێدراوەکان بۆ شیکاری ڕاهێنانی 23 و 22 ئەو پرسیارە هەر زۆر ئاسانە نەدەبووە. لێرە هەبا لۆپۆلی 7 ئەوەی ڕاستی بی لۆپۆلی 4ش هەر زۆر ئاسانە، چونکە کام لەو 4 گیان لە بەرانە خێراترن. هەموو کەس دەزانی کام ژمارە لە هەمویان گەورەترە، کەواتە یەکسەر ناوی ئەو گیان لە بەرەی دەنووسین. پرسیاری 23ش هەروە زۆر ئاسانە. لێرە دێمە کۆتایی لاپەڕا 139 کە زۆر ئاسانە و دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بژی.